بەنای خۆی بەخشندەی میهرەبان دوو هاوڵاتی بەڕێگەز ئێرانی ماوەی 87 ڕۆژەمانیان لە خواردن گرتووە و دەمیان دووریوەتەوە. ئێمە وەک لایانی پەیوەندیدار بەنداوەکو بڕیاردە لە لیژنەی مافی مرۆڤ چوون بۆ چاکسازی گەوران سەردانم کردوون. قۆنسوڵی ئێرانی و علاقاتم لێ ئاگادار کردوونەوە لە کە ئەم دوو هاوڵاتی ژیانە لە مەترسیدایە. دووجار پەیوەندیم بە وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی کوردستان سەردانی کردوون و پەیوەندیم بە دەستەی مافی مرۆڤەوە کردووە. تەنانەت هەندێک ڕێکخراوی مەدەنی کە تایبەتە بە مافی مرۆڤ ئاگادارم کردوونەتەوە بە ئەوی مانەکەیان بشکێن. داواکاری ئەم دوو هاوڵاتیە زیندانی سیاسین سزادراون بە مادە 156. ئەوان داواکاریان ئەوەیە کە هاوشێوەی ئێوان کە بە هەمان بڕگە و مادە سزا دراون گەڕێنراونەوە بۆ وڵاتی خوان. ئەو حکومەی کە لێرەدا بەسەریان ناسەپێنراوە ئایا 5 ساڵ بە 8 ساڵە گەر هەڵەنە شتێکی ئاوایە چەند ساڵێکیشیان بەسەر بردووە. داوای ئەوە دەکەن ئەو حکومەی کە لە دووری کە سوکار و خانەوادەی خوان بەسەری دەبن بڕۆن لە وڵاتی خوان و لە نزیک کە سوکاریان بۆی بۆ مواجهکردن و بینینیان ئاسانتر بێت. تەنها داواکاری ئەوان ئەوەیە. ئێستا ئەم دوو هاوڵاتی ژیانیان لە مەترسیدایە لە بارودۆخێکی زۆر خراپان هەر خوێن هەڵەهێنەوە خوێنیش دانێن. ژیانی دوو کەسی سزادراوە گەر بکەری هەر تاوانێک ئێمە لەگەڵ ئەوە دانین بەڵام لە کۆتاییدا ئینسانن بۆیە مەفروزە لایانی پەیوەندیدار بچێ بەدەم داواکاریەکانەوە و لەگەڵ چاکسازی گەورانیش بەردەوام لەسەر خەت بووین. ئەوانیش لە هەوڵان بەڵامانەکان ناشکەن و داوا جەخت دەکەنەوە لەوەی داواکاریەکان جێبەجێکن. بەڵام ئێمە لە کۆتایی دەڵێن ژیانی دوو هاوڵاتی دوو سزادراو کە بەڕێگەز ئێرانی لە مەترسیدان ئەگەر لایانی پەیوەندیدار بەدەمیانەوە نەچێ ژیانە لە ناوچوودایە.